یەکێک لە میوزیسیانەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ڕابردووە خاوەنی چەندین بەرهەمی باش و ناوازەیە و لە ئێستادا لە نوێترین کاریدا کە بڵاوی کردوێتەوە پێشکەشی پرۆگرامی کورسات مەگەزینی کردو و ئێمەش بوو یەکەم جار پێشکەشی وی عزیز و خۆشەویستێکەکەین دیارە ئەو هونەرمەندە ئیقبال خودا مرادیە کە لە ڕێگەی پارچە میوزیکێکەوە لە ژێر ناوی هێزارتوو کە بڵاوی کردوێتەوە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانی شوێنەی گیراوە لە ناوچە کوردیەکانی هەورامانی تەخت کە لەوێ با شێوازێکی زۆر جوانی وێنەی گیراوە هەبوونی ئەو لۆکیشنانەی کە هەیە با تایبەت خزمەتکردن بۆ بابەتی کلیپی هونەرمەندانیش زۆر کاری لەسەرەکەن و چیان لەسەرەتی بۆی بتوانن بە باشترین شێوە وێنەی کارەکانیان بگرن. ئەم پارچە ڤیدیۆ لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە هەمومان پێکەوەی بینیم. دەمەس لە خمەتێ تەواویە کارکنان و عوامڵی عزیزێ شەبەکەی کورسات و هەروەها بینندەگەلی عزیزێ ئەم شەبەکە. ئیقباڵ خودا مرادی متولد 1358 دانیشتووی شاری سنە، مدەڕس و نەوازندەی تۆمبەک. قەتعەیە هێزارتوو کە کارێ سەدابەرداریەکەی دۆزی عزیزم کاکەچیە هێزەڵگەر بووگە، کارێ تەسویربەرداری خانومێ تینا فەتحی یونسی و هەروەها کارێ تەدوینی دۆست و ڕەفیق عزیزم کاکە سینای محەممەدی بووکە. قەتعەیە هێزارتوو لە ئاوایی دۆڵاوە سەربەناوچەی شاری کامیاران گیریاگە و ئەم ئاواییە چۆن دارای کوچەگەل و داڵانگەلێک فرە توولانی و توی دەرتوو بوو، ئەم قەتعە بەناوێ هێزارتوو ناونریە و مەجبور بووین کە لە کوچە و پەس کوچەگەلێکە ڕۆشن تاریک لە ناو ئەم ئاوایە بوو قەتعەکە بگیرێت و